بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لەبێ من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژی ئەم شەومان لاگەڵ جەنابی مامۆستا مستەفا عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی جێبەجێکاری یەکگرتووی ئیسلامی کوردستانە بە سوپاسەوە مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس بوەستین دیارترین و گرنگترین پرس لە ئێستادا کە ئێمە ئەمڕۆ کردومانە بە باسی ڕۆژی ئەمڕۆمان کشانەوەی یەکگرتووی ئیسلامی کوردستانە دوای مۆڵەتێکی 20 ڕۆژی بە حکوومەتی هەرێمی کوردستان کە وەکو لە بڵین لە لێدوانەکانیانەوە لە بڵێن ئەو کاتێک کە جەنابی مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین قسەی کرد لەسەر کشانەوە کە ئاماژەیان بەوەدا کە تەواوی داواکاریەکانیانەوە 24 خاڵە جگە لە خاڵە درێژمە و دا و دوورخایەنەکان تایبەت بووە بە دۆخ و گوزەرانی وڵاتیانی هەرێمی کوردستان من ئەم شەو زیاتر لەگەڵ جەنابی مامۆستای قسە لەسەرەوەکەین بۆ کشانەوە هۆکارەکان چی بوو ئایا تا ئەو ڕادەیە بێهیوا بوون کەم حکوومەتە بەدەم داواکاریەکانیانەوە بێ یاخود تا ئەو ڕادەیە حکوومەتی هەرێم بێباکە کار حزبێکە کشێتەوە با بکشێتەوە مەبەستمە لەگەڵ جەنابیان قسەیەک لەسەرەوە بکەین کە لە هەڵبژاردنەکانی داهاتووە چی هەرێمی کوردستان لە سەراسی ناوخۆ وچی عێراق یەکگرتووی ئیسلامی کوردستان بەنیازە چۆن مامەڵە بکات ئایا بە تەواوەتی بێهیوا بوون لەوەی کە یەکلیستی هاولیستی لە نێوان پارتە سیاسی کوردستانیەکان دروست بێت و ئەمەی بڕیاریان داوە چەند دەرگاش بەڕووی هاوپەیمانێتی داخراوە بەڵام ئیتر عێراق ئەکرێت هەڵبژاردنەکان درێژ بکرێتەوە ئەو کاتە گۆڕانکاری ڕوئەدا و بەستیشما قسەیەک لەسەرەوە بکەین کە ئایا یەکگرتووی ئیسلامی کوردستان کە کشاوەتەوە بە مانای ئەوە دێت ببێ بە ئۆپۆزیسیۆن یان نەخێر هەر پاڵپشتی حکوومەت ئەبێت پاڵپشتی باشتر وایە بڵێم قەوارەی هەرێمی کوردستانە بێ بۆی بمێنێتەوە من زیاتر ناڵێم مامۆستا مستەفا عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی جێبەجێکاری یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە ماندوو نەبن ڕێک لەو پرسیارەوە دەست پێ یەکەم بۆ کشانەوە و بۆچی ئەوانەشی لەگەڵمانەوە بوون لە سەرەتا مەبەستم سەرکردایەتی یەکگرتووە ڕایان گۆڕی وتیان با بکشێنەوە بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆش بۆ ئەم بەرنامەیە سەبارەت بە پرسیارەکەت یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2013 کاتێک بوو بە یەکێک لە لیستە براوەکان دا مەقعدی پەرلەمانی بەدەستهێنا بۆ پەرلەمانی کوردستان گفتوگۆی پێکهێنانی حکوومەتی کابینی هەشت دەستی پێکرد یەکگرتووش لەو کاتە لە دوای تاوتوێکردنی لەسەرکردایەتی بڕیاری بەشداری حکوومەتیدا بە بەرنامەیەکی ئیسلاحی خۆیەوە پێیوا بوو ئەو 4 ساڵی کە لە بەردەما پێویستە هەموو لایەنە سیاسیەکان بەیەکەوە حکوومەتێکی بنکە فراوان پێک بێ بۆ ئەوی ئەو قۆناغا کە دەستورێکمان نییە کاری گەورە بکەین دەستور دابنین خزمەتی گەورە بکەین لە پەرلەمانی کوردستان چینە قۆناغێکی باشتر و چەند وەزیرێک بنێرین بۆ ناو ئەنجومەنی وەزیران و خزمەتێک بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین بەردەوام بووین ئێمە ئەوەی پێمان کرا لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەت کردمان بە وەزیرەکانمان و دیارە ئەو 4 ساڵی پڕ لە قەیران بوو قەیرانی سیاسی قەیرانی ئابووری قەیرانی لێکداڕوانی لایەنە سیاسیەکان قەیرانی عاتڵکردنی پەرلەمان بەڕاستی چەند ساڵی قورس بن بۆ لایەنە سیاسیەکان بۆ هێزێکی وەکو ئێمەش هەر قورس بوو بەڵام ئێمە چەند کارکتەرێکی کارامان نەر لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بە چەند وەزیرێک بەشداریمان کرد وەزیرەکانمان ئەوەی بۆیان کرا خزمەتیان کرد بەڵام لە دوای قوڵبوونەوەی قەیرانەکان لە دوای هاوڵاتیان کە ناڕەزایەکانیان زۆر بوو بژێوی و موچە کەوتە حاڵەتێکی زۆر نەخوازراوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان فشاریان هێناکە و حکوومەتە دەبێت بەدەم موچە و بوجەوە بێ کە ئەسڵم وایە وابێ ئێمەش هێزێکی مەسئولین کاتی خۆی بە بەیاننامەیەک بەشداری حکوومەتمان نەکردووە تا بە بەیاننامەیەکی سەحب بکەین ئێمە بە چەند گفتوگۆیەک بەشداری حکوومەتمان کردووە بۆیە سەرکردایەتی یەکگرتوو لە 23 مانگی ڕابردوو بە باشی زانی کۆبوونەوەیەکی خۆی کرد هەڵوێستێ بکە لەسەر بوونی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە بکەین بمێنینەوە بکشینەوە پێمان وابوو نابێ بە بەیان نامەیەک یەکسەکشانەوەی خۆمان ڕابگەێنین بانی گەرانیشمان هەبێ باتی بین و ملاحەزاتیشمان زۆر بێ بۆیە چەند شەرت و مەرجێکماندانا یاداشتێکی چەند خاڵیماندا بە حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم کۆبوونەوەمان کرد ئەوانیش وتیان تاوتوێی دەکەین گفتوگۆی لەسەر دەکەین دواتر کۆبوونەوەی دووەممان کرد و ماوەکەی تەواو بوو هەستمان کرد حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو مەرج و شەرتانەی ئێمە جێبەجێ بکات کە هەمووشان بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن
و دوای ئەوەی کە گفتوگۆیەکی جدیمان کرد هەندێک خاڵ دەتوانێت جێبەجێ بکات بەڵام ئەو خاوەڵە ڕئیسی و ئەساسیانە نین کە ئەوڕۆ خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیان پێویستیانە ئەوانەی هاتنە پێشەوە مەسەن بۆ نمونە باسی سندوقی نەوت و غاز کرا باسی مەسن چاکسازی موچە خۆران کرا ئەوانە هەموو شتی گەورە ناڵێن خراپتین ئەوانە بەڵام کاتیان دەبێت لە پەرلەمان کاریان بۆ بکرێت ئێمەش ئەوانەمان بەکاری گەورە زانین دەستخۆشی دەکەین کە هەر ئیسلاحێک بر لە هەرێمی کوردستان بەڵام ئەمە پێمان وا بوو ئەوڕۆ موچە بژێوی هاوڵاتیان ئەوانە مەسەلەن ئەو پاشەکەوتەی لای حکوومەتە بیکاتە بە ڕەسیدێک و لە کارتێک و هاوڵاتی متمانەی هەبێ بزانێت کە قەرزێکی لای حکوومەتە و وردە ئیشی پێدەکات لە ئەو قەرزانەی کە ڕۆژانە باج و شتی حکوومەت پێ بدە هەستمان کە حکوومەت ناتوانێت مەرجەکانی ئێمە جێبەجێ بکە بۆیە لە تەوقیتی خۆی کۆبوونەوەیەکی سەرکردایەتیمان بۆ کرد لە کۆبوونەوە سەرکردایەتێکە تاوتوێمان کرد سلبیاتیمانەوە سلبیاتی کشانەوە ئیجابیاتەکانی بۆ ئەو قۆناغە ئێمە بەوامان بە باشدانی لە سەرکردایەتی لە دوای تاوتوێ و گفتۆکۆیەکی زۆر ئێمە ئەو مەسئولیەتە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵنەگرین کە نەتوانێت خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو فترە زەمانیە جێبەجێ بکە بۆیە بڕیاری کشانەوەمان باش مستەفا من دێمە سەرەوەی کە حکوومەت نەیتوانیوە یان نەیویستوە مێکێکە بێ لە پرسیارەکان بەڵام بەرلەوە ئێوە مۆڵەتی 22 بۆ 23 ڕۆژێکتان دابوو بە حکوومەت و 24 خاڵتان خست بۆ بەردەستیان چی بوون ئەو خاڵە گرنگانەی کە ئەتانویت لە ماوەی 20 بۆ 23 ڕۆژە حکوومەتی هەرێم جێبەجێ بکات و نەیکرد بۆ بەدەمیشەوە نەهات یەکێک لەوانە وەکو ئاماژەم پێکرد موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کاتی خۆی بدرێ بەو موچەی کە ئێستا بۆی دیاری کراوە ئەوان بە پاشکەوتەوە یان بەبێ پاشکەوت وتمان ئەوەی ئێستا کە بێ پاشەکەوتە ئەوەشیان وتیان ناتوانین بیدەین ناتوانین وعد دەین وتیان ئەگەر ئێمە بەڕاستی پارەمان ببێ لەسەر یەکگرتووی ئیسلامی کوردستان ناوەستین ئاوایان وەڵامی ئێمەدایەوە چونکە بەزەڕووی دەزانین موچە بدەین بەس پێمان نادرێ وتمان بەو پاساوە ئێستا باسی ئەوەش دەکەم دواتر وتمان کاکە ئەو موچە پاشەکەوتەی کە هەی هاوڵاتیان لاتانە مژدەیەک دەن بە هاوڵاتیان بڕیارێ بدەن هەمووی بکەن بە قەرزێکی دیاری کراو بیکەنە بە کارتێک هەموو هاوڵاتیان بتوانن لەو مامەڵەی ڕۆژانەیان لەگەڵ دام و دەستگا حکومی بە ڕسومات و ئەوانە لەو قەرزە ببڕن وتیان ئەوانەش ناتوانین وتمان بە خێرایی چاکسازیێکی بنەڕەتی لەو هەموو گەندەڵی و لەو هەموو موچەخۆری بندیوار و ئەوانە وتیان ئەوە بەڵێ ناشەفافێتێکی هەیە وتیان ئەوەش پرۆژەمان بۆ ئامادەکرد و داومانەتە پەرلەمان هەستمان کرد لە پەرلەمانیش بەڕاستی دەستا و دەستی پێدەکرێت و عجایب نییە تەخیر بکرێت قسەمان بیست لە بکرێتە دوایەوە کە هاتم بۆ بەرنامەکە لەناو سیارەکە لە ڕادیۆی گوێم لە بەرپرسێکی یەکگرتووی ئیسلامی کوردستان و لە ڕادیۆی قسەی کرد بە سەراحەت نەمزانی کێ بەڵام ئاماژەی بەوەدا زۆربەی ئەو موچەخۆرە نایاسایی و بندیوارانە لەبەر ئەوەی لە یەکێتی و پارتین بۆیە پەرلەمانتارانی یەکێتی و پارتی لەناو پەرلەمان مماتەڵەی پێیەکەن ئایا ئەمە ڕای فەرمی یەکگرتووی ئیسلامیە سەبارەت بەم پرسە فعلەن وایە یان هەموو پارتە سیاسیەکان هەر کەسە و بە ڕێژەیەک کەم تا زۆر بەشدارە لە بندیوار و هەبوونی موچەخۆری نایاسایی وەڵام موچەخۆری نایاسایی و بندیوار ئێمە شاناسی بە خۆمانەوە دەکەین وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان نیمانە و ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر هەشتانە بێمنەتن ئەگەر هەشمانە یەک کەسمان هەیە دوو کەسمان هەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان نەوەستێت تا بەیانی بێبڕێ و بەزووترین کاتیش بێبڕێ ئەو مۆزوعە چۆتە پەرلەمان پرۆژە یاسایەکە بازانم هەشدە مادەیە و تەفاسیلەکە ملانیە باس لە موچەخۆری نایاساییە باس لە ئەو هەموو پلە تایبەتە نایاساییە باس لەو هەموو خەڵکەیە کە تەعین کراوە بە لێشا و ئێستا دەوام ناکا و بندیوارە پرۆژە یاساکە پرۆژە یاسایەکی باشە ئێمە دەی نرخێنین ئیسلاحاتی باشی تێدایە چۆتە پەرلەمان لە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە دا تا 12 ڕۆژە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە هەست دەکەی نیەتێک هەیە تەخیری دەکات چونکە ناکرێت ئەو تەخیرکردنە ئەو نیەتە هەست دەکەی هەندێک لە هێزەکان کە پێدەچی خانشینی زۆری نایاساییان هەبێ بیانەوێ عاتڵ بخەنە بەردەمی خوێندنەوەی دووەم و ئەوانە بۆی نەبێتە دەنگی بۆ نەدرێت بە حکوومەت کرد ئێوە دوو دانیشتنتان دوای مۆڵەتەکە لەگەڵ حکوومەت کرد بە شەڕی و پڕی قسەتان لەسەر کرد پێتان وتن ئێمە بڕوامان بەم پاساوی ئێوە نییە کە ناتوانن و لە پەرلەمانیش مماتەڵەی پێەکەی ئەمەتان پێوتن ئەوە یەکێک بوو لە خاڵەکان وتمان ئەوە نەک لەسەر ئەوە بیزات وەستابین لەسەر خاڵەکانی تر هەمووی وەستاین ئەوانە هەستمان کرد دەیڵێن دەیکەین لە ئایندەدا بڕیار دەدەین بۆ ئایندە موژدە دەدەین بە خەڵکی هەرێمی کوردستان ئەوانە هەمووی بە نەزەری وتران بەڵام ئێمە هەستمان کرد ئەوانە بە عەمەلی نابنە شتێکی مەلموس بۆ ئێمە کە بۆ خزمەتی هاوڵاتیان هەرێمی کوردستان خزمەتی تێدا بکەین
بۆیە نەماتوانی بەڕاستی لەو مەسئولیەتە بەردەوام بین و پێمان وابوو لەگەڵ حکوومەت بەجددی قسەمان کرد ئێمە هاتووین کاتی خۆی بۆ ئەوەی خزمەتێک بکەین ئەوەی پێمان کرا کردمان وەزیرەکانمان هەمویان نەوعی بوون بەڕاستی سەرۆکی حکوومەتیش ئەو ڕۆژاهیدی بۆدان کە وەزیرەکانی یەکگرتووە خەڵکی دەستپاک ئەمین جددی بەدەمەوە ئێمە کارکتەری کارا و چالاکمان نادۆتە ناو حکوومەت یاریمە کوردستان بووی خزمەت بە هاوڵاتیانی خۆمان بکەین بەڵام کە نەتوانن کە ڕێگەری هەبێ کە بەپێی پێویست حکوومەتەکە بەدەم ئیسلاحاتی جددیەوە نەبێ ئێمەش هێزێکین خۆ ناتوانین لەوە بەردەوام بین کە نەتوانین خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین. لەو کۆمنتانی لە فەیسبوک کاتە ڕیکلام بۆ بەرنامەکە کراوە لە بڵین لە پۆرتاڵی کوردستان 24 ئاماژە بەوە دەن ئەڵێن درەنگ نەبوو ئەم بڕیارە زووتر با باشتر بوو بەڵام ئێمە وەکو ئاماژەم پێکرد هەر بەردەوام بووین لە ئیسلاح و چاکسازی هەم لە پەرلەمان کوت لە پەرلەمانیەکەمان هەم لە حکوومەت وەزیرەکانمان بەردەوام خەریک بووین خۆ بۆ نمونە خەڵکی کوردستان بەشێکی زۆری دەزانێت کاتێک وەزارەتی کاروباری کۆمەڵاتی لای ئێمە بوو وەزیرەکەی ئێمە توانیوێتی 27,000 موچەخۆر کە ئەوانە هیچیان کەمەندە منین خاوەن پێداویستی تایبەت نین بەڵام بە مینحە بە کادیری حیزبی لەولاولا پارەیان بۆ بڕاوەتەوە ئەوانەی هەمووی دەستکاری کرد ئێمە نیەتێکی ئیسلاحی جددیمان هەبوو ئێمە بۆ ئیسلاح لەو ڕۆژەی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ساڵی 94ەوە خۆی ئەعلان کردووە استراتیژی ئەساسی لە هەرێمی کوردستان بریتیە لە ئیسلاح و چاکسازی بریتینیە لە ڕوخان بریتینیە لە تێکدان بریتینیە لە ڕشکردنەوەی لایەنە سیاسیەکان بریتینیە لە ململانەیەکی نادروستی تێکهاڕین و تێشکانی لایەنە سیاسیەکان بۆ هەر هێزێک بۆ هەر شوێنێک بمانەوێ بچین دەمانەوێت ئیسلاح بکەین هەموو خەڵکی هەرێمی کوردستانیش بەشێکی کارکتەرە سیاسیەکان شارەزان لە ئەنجومەنی پارێزگاکان لە مدیر عامەکان لە جێگری پارێزگاکە لە هەندێک شوێن هەمانە و لە پەرلەمانتارەکانمان و لە وەزیر و مدیر عامەکانمان کارکتەری کارای وامان نردووە شوێن دەستیان دیارە لە هەرێمی کوردستان بەڵام کاتێک بزانین سیستەمەکە بە کۆی نەتوانێت کاری گەورە بکە ئێمەش حیزبی سیاسین و دەتوانین ئەو ئیلتیزامە لە سەرشانی خۆمان دەبین وەزیر و بەرپرسە ئیداریەکانی ناو حکوومەتتان دەست لە کارەکێشنەوە ئێمە وەزیرەکانمان ئەوڕۆ لە ئەنجومەنی وەزیران ماڵ ئەوەیان کردووە خواحافزیان کردووە ئیستیقالەکانیان ئامادە کردووە و تەسەوڕ دەکەم دەقیق نیم بەس ئەوڕۆ تەقدیمیان کردوێ ئەگە تەقدیمیشان نەکردوێ بەیانی تەقدیمی نەکەن بەس تەقدیمیان کردووە بزانم ماڵ ئەوەیان لە وەزیرەکان کردووە وەزیرەکانتان با منە و پرسیارش بکەم وەزیرەکانتان لە ناو کابینەی هەشتمی حکوومەتی هەرێم ڕێگریان هەبوو لەوەی چاکسازی بکەن ئەوەی وەکو جەنابی مامۆستا محەممەد هاودیانی پێدا پێشتر من بە چاوپێکەوتنم لەگەڵ کردووە ئیسلاحاتیان کردووە ینی ڕێگریەکان هەبوو لەلایەن حکوومەتەوە کە یاخود لەلایەن سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەوە کە ئێوە چاکسازی نەکەن وەزیرەکانی ئێمە ئەوەی پیان کرابێ کردویانە کۆی سیستەمەکە گرفتی لە بەردەمایکینا ڕێگری کرابێ لە بەردەم وەزیری ئێمەنیکە نەخێر نەبووە هەمویان دەیانجار لە کۆبوونەوە لەگەڵ ئێمەیان باس کردووە ئێمە دەستکراوین ئیسلاحاتی زۆریشمان کردووە دەستیشمان پێکردەوە بۆ نمونە مامۆستا مەولود باوەمڕات وەکو وەزیری گواستنەوە گەیاندن بە وەکالەت هەموو سەرمانگێ بە شەفافی داهاتەکەی سەرفی بۆی ئەعلام بڵاوی کردوێتەوە یەکەم جار بۆ وەزارەت ئەو حاڵەتانە بکە بەڵام کۆی سیستەمەکە کە گەندەڵی تەنیویەتی کە ناشەفافیت تەنیویەتی کە داهاتی ئەو وڵاتە بە کون و کەلەبەری وادا دەڕوە ئیرادەیەکی بەهێزنێ بۆ چارەسەرکردین ئەوانە گرفتی ڕئیسی لە دەنگدان بۆ کشانەوە تەواوی وەزیرەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەنگیان بۆ کشانەوەدا لە دوای گفتوگۆیەکی جددی لە دوای ماوەیەکی باش سلبیات و ئیجابیاتی هەموو ئەندامانی سەرکردایەتی وەزیرەکان هەر چوار وەزیرەکەی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ئەنجومەنی سەرکردایەتی کاندا من هەر چواریان دەنگیان بە کشانەوەدا هەموو ئەندامانی سەرکردایەتی بە ئیجماعی دەنگدان دەنگیان بەکشانەوەدا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەش دلیلی ئەوەیە یەکگرتووی ئیسلامی کوردستان حیزبێکە تۆکمەیە ناوخۆیەکی تەواوی هەیە استراتیژی بیر دەکاتەوە لە دوای تاوتوێ و گفتوگۆ ئەوجار بڕیار دەدا پەلە ناکات لە بڕیاردان هەندێک خەڵکی ئەمە ئیتیهام دەکات یەکگرتووی ئیسلامی کوردستان ناتوانێت بڕیاردا و بڕیاری متەڕەدی دەوانیە ئێمە بەڵام پەلە ناکەین دیراسە دەکەین ئەجێندای خۆمان جێبەجێ دەکەین استراتیژی ورتڕسم دەکەین یەکگرتووی ئیسلامی کوردستان هێزێکە ئەوە تەواوکەم یەکگرتووی ئیسلامی کوردستان هێزێکە هەر لە زاخۆوە هەتا هەورامان هەر لە گەرمیانەوە هەتا کوێستان هەر لە کەرکووکەوە لە هەموو هەرێمی کوردستان ڕێخستنی هەیە کادیری هەیە جەماوەری هەیە لە کاتێکدا یەکگرتووی ئیسلامی کوردستان هێزێکە دا ئەندام پەرلەمانی لە پەرلەمانی کوردستان هەیە چواری لە بادینانە چوار پێنج مەڵبەندمان لە بادینانە جەماوەرێکی زۆرمان لە بادینانە لە سلێمانیە هیچ هێزێک وەکو یەکگرتوو تۆکمەیی ناوخۆی نیە لە حاڵەتی ئاوە بتوانێت بڕیاری ئاوە مەرکەزی بدا دلیلی ئەوەیە یەکگرتوو حیزبێکی ساغڵەمە تەنزیماتێکی ساغڵەمی هەیە قیادەکەی استراتیژی بیر دەکاتەوە بۆیە بە کۆی دەنگی سەرکردایەتی گەیشتنە ئەو بڕیارە گەر من ینی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ڕەنگە زۆرترین بەرپرس و پەرلەمانتار و
ئەندامی سەرکردایەتی و ئەندامی ئەنجومەنی جێبەجێکاری یەکگرتووی ئیسلامی کوردستانم دوان دەبێت لە ناو بەرنامە و لە دەرەوەی بەرنامە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر بریندارن بەوەی کە غەدریان لێ ئەکرێت لە کاتی حکومدان بەسەر یەکگرتووە ئەڵێن پاشکۆن دەستەواژەی سەیر و سەمەرە بەکارێن ئەڵێن بڕیاریان پێ نادرێ ئەڵێن ینی خەڵکەیە خۆتان ینی ئاماژەتان پێداوە کادرانتان کە ینی ئاماژەی بەوە داوت نازان لە چەند ڕقمێکی سەیر و سەمەرەدانراوە ئەو کاتە یەکگرتووە کشێتەوە ئێوە لە ژێر کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان و نازانم کردن بە پاشکۆ و ئەم شتانە ئەم بڕیارەتان نەدا ینی بۆی نجاتان بێ لەوە تیاماتانێک کە چەند ساڵە بەرامبەرتان ئەکرێت بەدڵنیاییەوە نەخێر یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ژێر کاریگەری و ئیملاعاتی هیچ حیزبێکی سیاسی نییە و هیچ وڵاتێکی ئیقلیمی نییە و هیچ وڵاتێکی نێودەوڵەتی نییە و فشاری فەیسبوک نییە مطلقاً هەموو ئەوانەی دووسێ ڕۆژ لە بەو پێش هەردوێنێ لە بەرنمەیەکی ئەنارتی گوێم لێ و لە تاوتوێ دوو بەناو ڕۆشنبیر بە حساب ڕۆشنبیریشن فاڵیان دەگرتەوە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان ناتوانێت بڕیاردا عدد وەکو بڵێ وەکو جەنابەت و مێژوو تاریخی وایاندا دەنا کە هەر لە مێژوودا نییە فاڵیان دەگرتەوە و خەونی ناخۆشیان بە یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە دەدی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان ناتوانێت بڕیاردا دوولەت دەبێ ئینشقاقاتی دەبێ ڕای جیاوازیان هەیە ڕای جیاواز لە ناوی یەکگرتووی ئیسلامی کوردستان نیشانەی تەندروستیە بەس گفتوگۆ دەکەین حیوار دەکەین لێکتێ دەگەین چونکە یەکگرتوو حیزبێک نییە خەڵکەکەی توانای بیرکردنەوەی نەبێ و عەقڵی هەموو جامد بوو بێ و هەمووی بە مەجالی بیرکردنەوەی نەبێ بەڵام یەکگرتوو منهجێکی هەیە استراتیژێکی هەیە دنیابینیەکی هەیە ڕەبتێکی گەورە لەگەڵ خۆمان هەیە بۆیە دڵنیابە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەو ژێر ئەو فشارانە بڕیار نادا هەر بۆ وەڵامی تو ئەو هەموو زۆڵمەی لە یەکگرتوو کرا لە 2 ساڵی ڕابردوو و جەنابەتوتت بەو هەموو تۆ بەت و ناشرینانە ئەوە ئێمە دژی ئەوەین ئێمە دەڵێن با بە ئەخلاقیانە سیاست بکەین با ڕێز لە بڕیاری یەکتر بگرین حیزبی سیاسی وا هەیە ئەگەر ئێمە قسە لەسەر بڕیار و هەڵوێستەکانی کەین لە 20 ساڵی ڕابردوو دەیان تێبینیمان لەسەری هەیە بەڵام ڕۆژێک لە ڕۆژان ڕێگا بە خۆمان نادەین ئێمە لە جیاتی ئەو بڕیار دەین و بۆ دەکە حیزبی سیاسی ئەجێندای خۆی هەیە بەرنامجی خۆی هەیە دیدگای خۆی هەیە بۆیە ئەو ناتۆرە و ناو لە یەکترنان و دژایەتی و تەشهیرانە بەشێکی مزایداتی سیاسین کەڵک ناگرن مامۆستا سەلاحەدین دوێنێ جوان ئاماژەی پێکەتی پرسیارەکانم ئەو کات ئەتوانی ئەو گفتوگۆیی ئێستش بەردەوام بکەین ڕأیەکی تر ئەوەیە لە نێوان کەوانەیەکە ینی بمبورم دەستەواژەیە بەکارێنم ئەمە خۆ دزینەوە نییە لە بەرپرسیارەتی کە بەم دوایانە لە حکوومەت ئەکشێنەوە بە هیچ جۆرێک ئێمە قسەکە ئەوەیە ئەو ئیتر یەکێتی و پارتی دەستکراوە ئەبن چیان بوێت ئەیکەن کەسێک نییە ڕێگریان تێبینێکی جوانە بەڵێ تێبینێکی جوانە ئێمە ئەگەر بمانویست بە خۆمان بزینەوە لە بەرپرسیارەتی یەکسەر مانگێک لەمەوبەر بە یەک بەیاننامە خۆمان ڕزگار دەکرد ئێمە ویسمان لە بەرپرسیارەتی بەردەوام بین ویسمان حکوومەت ئەو مەرجانەی کە ئێمە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان داواکاری شەقامن دایان بین ئەنجومەنی وەزیران بەدەمیەوە بێ بۆیە ئێستاش ئێمە ڕاستە لە حکوومەت شاوینەوە بەڵام وانە مەسئول نەبین لە وڵاتە پارێزگاری لە قەواری هەرێمی کوردستان دەکەین هەر ڕۆڵێک بهێمان بگێڕێ بۆ ئاشتەوایی ناوماڵی کوردی دەیبینین هەر تەبایەک بە ئێمە دروست ببێت لە بینی لایەنە سیاسیەکان ڕۆڵی تێدا دەبینین هەر ئەرکێک بکەوێتە سەرشانی ئێمە بۆ خۆشکردنی پەیوەندی لە بینی هەرێم و ناوەند ڕۆڵی تێدا دەگەڕین هەر هێزی هەرێمی کوردستان بە یەک کوتلەی بە یەک خیتابی بە یەک ئەجێندایی بڕوە مامەڵە لەگەڵ ناوەند بکە ئەوە لای ئێمە پەسەندە مامەڵی لەگەڵ دەکەین و هەروەها پشتگیری دەکەین ئێمە هێزەکەین خۆ لە مەسئولیت بدزینەوە حیزب یەکگرتوو حیزبێکی مەسئولە بە ئەرکەوە مامەڵە دەکەن ئەمە بەستەش گەشت جەنابی مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادینی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە قسەکانی دوێنێ وتی دوای کۆبوونەوە لەگەڵ حکوومەت بۆمان دەرکەوت ناتوانن هەندێک لەو خاڵە بنەڕەتیانەی داوامان کردبوو جێبەجێ بکەن بۆ یەکشاینەوە قەیرانەکان لە توانای حکوومەتدا نەبوون چارەسەریان بکەن و جەنابیش لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت بەوەدا کە ناتوانن باشە گەر ئێوەش قەنەعەتتان بەوە کرد بێت کە حکوومەت ناتوانێ کەواتە بەدیلتان چییە بۆ کشانەوە ینی خۆتان ئەوەتانێ بە شێوەیەک لە شەوەکان دانی پێدانێن کە حکوومەت نەیویستووە نییە چکە جیاوازە نەیویست بێت لەگەڵ ناتوانێت واتە توانای نییە و ئێوەش بڕاتان بەوە هەیە و قەنەعەتتان هەیە کەواتە بۆ کشانەوە دوو جۆرە بەشێکی ناتوانێ و بەشێکی نەیویستووە باش ئیرادە گرنگە ئێمە ئێستاش پێمان وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئیرادەیەکی جددی بۆ چاکسازی بۆ ئەو هەموو کون و کەلەبەرانەی کە داهاتی هەرێمی کوردستانی تێدا زایە دەبێت بێتە سەرخەت سیستمێکی جواندانێ دەتوانێت بەشێکی زۆری کێشەکان چارەسەر بکە بەڵام ئێمە حیزبێکی ناواقعی نین لەوانەیە هەندێک شتیش نەتوانێ
لەوانەیە توانای نەبێ مامۆستا سەڵاحەدین یەکێکە لەو کەسایەتە سیاسیانە دائیمەن بە ئینساف دەدوێ دائیمەن بە واقعی دەدوێ دائیمەن ئینساف بە خەرج دەدا دائیمەن دوورە لە پیاوێک لە مزایدات و لە تێکدان و لەوانە حەق دەدا بە هەموو شتێک وەکو خۆی بۆیە دوێنێ لە کۆی خیتابەکەی ئەوەشی لە بەرچاوگرت لەوانەیە حکوومەت هەندێک لە شتەکان نەتوانێ ئێمە ناواقعیم بیر ناکەینەوە و مامەڵە ناکەین و دوورین لەوە کە شتێک قەناعەتمان پێی هەبێ بە پێچەوانەکەی بڵێن مامۆستا سەڵاحەدین ئاماژەشی بەوەدا مزایدەی سیاسی نەهێش کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێت کەواتە بەشێکی کشانەوەی یەکگرتوو بۆ ئەوەش ئەگەڕێتەوە کە ئەم حکوومەتە کرا بە قوربانی مزایدەی سیاسی سەرڕای ئەو نەهامەتیانی ڕوبەڕووی هەرێمی کوردستان خۆی بەتاکید ئێمە تا ئێستا نە ئۆپۆزیسیۆن بوونمان بە شێوازێکی یاسایی و جوانە و نە حکوومەتداری و دەسەڵاتداریشمان بە شێوەیەکی سیستماتیکە و مزایدات و ململانەکانمان لە جیاتی ئەوەی بۆ بنیاتنان بێ بەشێکی بۆ ڕوخاندنە و هەندێک جار یەکسسترینەوەی و هەندێک جار بە شەڕی تەریخی شەڕ دەکەین بە ململانێ و گرەی دەرونی و مێژووی مامەڵە لەگەڵ یەکتر دەکەین ئەوانە لە یەکگرتووی ئیسلامی کوردستاندا نییە بۆیە زۆر جار کاتێک یەکگرتووی ئیسلامی کوردستان ناچێتە ئەو ململانیانە ناچێتە ئەو دابەشبوونانە ناچێتە ئەو منافەسە ناشەریفانە ناچێتە ئەو شەڕە مێژوو تاریخیانە یەکگرتوو لایەنەکەی تر ئیتیهامی دەکات بەشێکی ئەو مزایدە سیاسیانەی کە جەنابی مامۆستا سەڵاحەدینیش ئاماژەی پێدا و جەنابی شتان ئاماژەتان پێدا بانگەشە وەڵمەتی پێشوەختی هەڵبژاردن بەتاکید کاریگەری هەیە بەتاکید باش بەتاکید تەسیری هەیە باشە هەر سەبارەت بە بڵین هەنگاوی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ کشانەوە لە حکوومەت ئایا ئەمە بەمانای ئەوە دێت کە ئێوە ئەبن بە ئۆپۆزیسیۆن ئێمە بەرەو هەڵبژاردن دەڕۆین طبیعی لە چەند ڕۆژی ئایندەدا بە گوێرەی قسەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەچنە پەرلەمان و لە پەرلەمان گفتوگۆی لەگەڵ لایەنە سیاسیەکان گفتوگۆی مەوعیدێکی دیاریکرا بۆ هەڵبژاردن دەکەن ئێمە لەگەڵ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆی پێش بخرێ واتە مەژڕون بێتەوە بۆ بینەر ئێوە و پەرلەمانتارەکانیشتان هان دەدەن بۆ ئەوەی دەنگ بۆ ئەوە بدەن هەڵبژاردننی کوردستان هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتیێنێم پێش هەڵبژاردننی عێراق ئەنجام بدرێت باس لە پێش نییە ئێمە کاتی خۆی کە پەرلەمان کاراکرایەوە کاتێک یەکێتی و پارتی داوایان کرد ماوەی 8 مانگ تا 10 مانگ پەرلەمان درێژ بکرێتەوە هەڵبژاردنەکەش درێژ بکرێتەوە کوتلەی پەرلەمانی ئێمە 3 مانگی پێ باش بوو یا زۆرینەکەی 6 مانگی پێ باش بوو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ماوەی چەند دەتوانێت ئەو ئامادە باشیانە بکە ئێستاش لە ڕۆژانی ئایندەدا ئێمە لەگەڵ ئەوەین پەرلەمە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆر دوانەخرێ زوو ئەنجامی بدەین و دواتر بەرەو هەڵبژاردن بڕۆین هەڵبژاردنێکی شەفاف بکەین لە خەیاڵەدا دیاریمان نەکردووە بۆ گفتوگۆی لایەنە سیاسیەکانی هەڵبژاردن نییە پێش هەڵبژاردننی عێراق یا دوای هەڵبژاردن کێشەمان نییە نەخێر تەنها ئەوەمان مەبەستە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەو مودە کافی کە پێویستێتی بۆ پاکردنەوەی لیستی تۆماری دەنگدەران بۆ هەڵبژاردنێکی نەزیه و شەفاف ئەو مودەی چەندی دەوێت ئەومان مەبەستە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمان و بڵین سەرۆکایەتی هەرێم و بێگومان داڕشتنەوە و دانانەوەی کابینەیەکی نوێی حکوومەت یەکگرتوو بەنیازی دەسەڵاتە بچێتەوە دەسەڵات و لەوێەوە خزمەت بکات حیزبی سیاسی بۆ سیاست دەکات بۆ دەچێتە ناو هەڵبژاردن بۆی مەقعەدی پەرلەمانی بێنێ و دواتر دوو میکانیسمی لە بەردەمە یا بچێتە دەسەڵات و خزمەتی هاوڵاتیان بکە یا ببێتە ئۆپۆزیسیۆن و مراقبەیەکی جدی دەسەڵات بکە بۆی دەسەڵاتەکە خزمەت بکە ئێمە لە دوای هەڵبژاردنەکان گفتوگۆیەکی جددیەوەشراوەیە بڵێ هاوڕێیان گەر یەک دوو خولەکی دیکەم بەنێت چکاندێک درەنگ لەگەڵ مامۆستای دەستمان پێکرد و دووسێ پرسیاری جدیشم ماوە بەنسبەت هەڵبژاردنەکانی عێراقەوە من پێشتر بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی میوان بۆ لە باسی ڕۆژ ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان میوان بۆ دوێنێ بڵین کاک سعدی ئەحمەد پیرە و تەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان میوانی باسی ڕۆژ بوو یعنی یەکگرتووی ئیسلامی کوردستانش بە شێوەیە لە شێوەکان هەمویان ئەڵێن ئێمە لەگەڵ ئەوەین بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی عێراق بکەین و کەچی هیچ ئەنجامیشی نییە سفر ئەنجام دەیدەینە دەرەوە بۆچی ئایا ئەمە بە زیانی کورد ناکەوێتەوە دوو کۆبوونەوە بەتاکید دوو کۆبوونەوە کراوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لە کەرکووکیش و لە هەولێریش کرا ئێمە لە هەردوو کۆبوونەوە کە بەشدار بووین و بە جددیش ئێمە لەگەڵ ئەوە بووین کورد لە منتیقەی مادەی 140 و بە تایبەتی لە کەرکووک بە یەک لیزدا بەزێت چونکە پێمان وابوو کارتی کورد بەرامبەر ئەنجومەنی نوێنەران بە قووەت دەبێ و سەرەتایەکە بۆ یەک ڕیزیەکی تر بۆ کوردستانیش و هەروەها دەنگەکانی کورد بە شێوازێکی جوان هەمووی بۆ کورد دەگەڕێتەوە چونکە ئێمە لە بەردەمی مەترسی داین ئەوجار لە کەرکووک و جارەکەترینی خۆمانی داری بکەین بۆی ئێمە لەگەڵ یەک لیستین بەڵام بەداخەوەندێک لە هێزە سیاسەکان نهات باشە کۆتا پرسیارم
داوای لێبوردنەکەم واشارم لە 20 چرکەی وەڵامم بیتەوە دەنگباسی ئەوە هەیە کە چەند پارتێکی سیاسی کوردستان بچێتە ناو لیستەکەی عەبادیەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان بیر لەوە ئاکاتەوە بچێتە ناو لیستێکی مطلقاً بیر ناکاتەوە. زۆر سپاس. ئەبەت بەڵێ مامۆستا مستەفا عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی جێبەجەکاری یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئەم دەرفەتەماندونەوە هەردەژن بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا کاتێکی خۆش ماندوو نەبی.